هەرەوەزی باخەوانانی پارکی ئازادیە لەلایەک بژار دەکەن و لەلایەکی تر چیمەنەکان دەبڕن تا لە دوای کۆتایی هاتنی قەدەغەی هاتوچۆوە گەشتیاران سەیرانی تێدا بکەن. ئەم جۆرە هەرەوەزیەش لە یەک ڕۆژدا لە 120 باخچە و پارکدا زیاتر لە 800 کرێکار و باخەوان و فەرمانبەر بەشداری تێدا دەکەن. سپاسەوە هەمووە بە کشتتوکاڵەکانمان کە حەڤەوە بەی کشتتوکاڵیمانەیە و دە مەسوولی پارکمانەیە هەڵساین بە ئیشتیادێکی زۆر گەورە. مەرحلەی یەکەمان هەفتەی یەکەمان 150 کەس هەڵسان بە خۆبە قژاتنە پێشەوە، دوای عەدەدەکە زیای کرد بۆ 595. ئیمڕۆ 810 کەس لەناو باخ و پارکەکان ئایژەکەواتە لە 110 باخچە ئیژەکە و لە 10 پارکە ئیژەکەن و بەردەوامین لەوەی کە هەم بژارەکان نێڵین هەم مەچینی چیمەن بڕینمان کردو لەسەر باخەکان بۆی چیمەنەکان پاکرێتەوە لە بژار و ببڕێ و هەروەها شوێنی دارەکان هەمووی بکێڵێتەوە دەرمان بکرێ بۆی ئامادە بکرێ بۆ کاتی ئاوان لە مانگی شەشە. سەوزایی و جوانی ئەم پارکە دڵی مرۆڤ بە جۆرێک خۆش دەکات کە حەز با چوونە دەرەوەی ناکە. هەموو ئەو جوانیەش دەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵەی کە لەگەڵ ئەم پارکەدا دەدرێت. کاتی چاڵانە کاتی بڕینی گوڵەکانە ڕۆژانە بە بەردامی کاری خۆمان دەکەینەوە بۆ پاکردنەوەی باخچەکان بۆ پاکردنەوەی باخچەی پارکی ئازادی وەکو کارمەندان و لێپستراوی پارکی ئازادی ئەمە کاری خۆمان هەر دەکەین بە بەرداوامی لەبەرەوەی ئێرە باخچەیە ئەمە ناتوانین بەجێ بێڵین کە بزیانمانێژ لە مانگی 5 بژارە وشتەکە بێکە وشک بوو باخچەکان هەموو ێسوتێ و دارەکانشمان لە دەزەچێت. کارەکەی ئێمە خزمەتکردنی باخە وەکو ئادەمیزاد وایە ناتوانین پشتگوێی بخەین ئەبێ بەردەوام لە کارەکانمان بین بەڵام بە شێوەیەکی ئێشکگیری کۆمەڵێ دەوامەکەین نەبەر یەکەوتن هەبێ نە نزیک بوونەوە. گرنگیمان بە کارەکەماندا و بەردەواممان کردووە بە خزمەتکردنی باخەکان و لەم کاتا خۆتان نەزانن بژار و هەندێک گوژوگیا لە باخەکانە زیاکە خزمەتی ئەوێ ئێمە پێمان باش بوو داوامەکەمان بەردەوام بکەین. خزمەتی باخەکەمانەکەین بە شێوازی بژارکردن کێڵان و بڕینی لەلایەن ئەم ئامێرانی کە ئەیبینن بە کۆمەڵێ باخەوانەوە بەردەوامی ئەەکەین و بۆ ئەوەی کاریگەری لەسەری نەبێ قەدەغەی هاتوچوو. زۆرن ئەو کەسانی کە خزمەتەکانیان بە شێوەیەکی فراوان خزمەتی مرۆڤایەتی دەکەن. باخەوانانی ئەم شارەش بەشێکن لەو مرۆڤانە کە هەمیشە شایەنی ڕێز و پێزانینن. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.